بێگومان لەسەر کاری چاپەمەنی کورد کە نزیک سەدەیەکە و ڕاگەیاندنی ئازاد کە نزیک نیو سەدەیە 46 ساڵە خەباتی خۆی تێکۆشانی خۆی تا ئەمڕۆ هێناوە بۆ ڕاستکردنەوەی یاخود بۆ نووسینەوەی مێژوو بۆ دەرخستنی ڕاستیەکان کاری خۆی هەتا ئەمڕۆ هێناوە. بێگومان دوو بابەت لە ڕۆژنامەگەری ئازادا پرسە و بە ئاستی مەترسی بە ئاستی قەیران گەیشتووە. یەک کارکتەری ڕۆژنامەگەرە یان پرۆفایلی ڕۆژنامەگەری ئازادە چۆن کەسایەتیەکە لەسەر چی دەوەستێ، ئامانجی چییە، مێژوەکەی چییە و پێداگری لەسەر چی دەکا و چی بۆی مەراقە، یعنی ڕۆژانە دەسوکاری ڕاگەیاندنی ئازاد لەگەڵ چیدایە و ڕاگەیاندنی دەرەوەی ڕاگەیاندنی ئازاد ڕاگەیاندنی شەڕی تایبەت ڕاگەیاندنی کە بەشێکە لە دەسەڵات لە عەقڵیەتی و زهنیەتی دەسەڵات و دەوڵەت یاخود ڕاگەیاندنی چاواشە. بۆیە یەکێک لە بابەتەکان کارکتەری ڕۆژنامەگەری ئازادە، پرۆفایلی ڕۆژنامەگەری ئازادە کە لە کەسایەتی پێشەنگەکانیدا دەردەکەوێت، کە لە کەسایەتی پێشەنگەکانیدا وەکو گوڵستان تارە، هێرۆ بەهادی، عەزیز کۆیلۆغڵۆ، نازم داشتان، جیهان بەلگین، لە ڕاستیدا لە کەسایەتی ئەماندا پرۆفایلی کارکتەر یان پرۆفایلیان کارکتەری ڕۆژنامەگەری ئازادە بۆ دەرەکەوێت. پرسێکی دیکە کاتێک کە بڵێن ڕۆژنامەی دەوڵەت یان دەسەڵات یان ڕۆژنامەگەری چاواشە سەرکەوتوو نابێت لە چاواشەکردنی کۆمەلگا، لە شاردنەوەی ڕاستیەکان، لە وەکو دەڵێ خۆراکپێدانی پرۆژەکانی دەوڵەت و دەسەڵات بە کۆمەلگا، ئاراستەکردن و تەوجیهکردنی کۆمەلگە بەلایەنی نەناسینی خۆیدا، بە بێهیواکردنی کۆمەلگە، بە کۆچکردن، بە ئاوارەکردن بەمانەدا دەچێت، بێهیواکردنی گەنجانمان، بێڕۆڵ و بێکەسایەتیکردنی ژنان لە کۆمەلگەدا. کاتێک لەم ئامانجانەدا ئامانجی خۆی ناپێکیان دوور دەکەوێتەوە و کاریگەری ڕۆژنامەگەری ئازاد بەڵندترە، بەهێزترە، چونکە سەفەربەرە، چونکە خۆبەخشە، چونکەی تا ئاستی گیان بەخشین ئامادەیە پارێزگاری وەکو سیستمێکی بەرگری پارێزگاری لە کۆمەلگەی خۆی بکە. کاتێک لەمەدا بێ ئەمە دەبێ ڕاستەوخۆ هێرشی جەستەیی ڕوودەدا، فیزیکی لە ناوبردننی فیزیکی ڕۆژنامەگەر ڕوودەدا. بۆیە پێشەنگانی ڕۆژنامەگەری ئازاد، گوڵستان تارە، هێرۆ بەهادی، لە کەسایەتی ئەواندا لە ڕاستیدا دادپەروەری بە ئامانجگیرە، لە کەسایەتی ئەواندا دۆزی نەتەوە، لە کەسایەتی واندا حەقیقەت بە ئامانجگیراوە. دۆزی ئازادی، دۆزی دادپەروەری، هێنانەکەی ئاشتی وە کۆمەلگەیەکی دروستکردنی و بنیادنانی کۆمەلگەیەکی بنەڕەتی و جەوهەری کە لەسەر مافی خۆی و بەر پرسیارەتی خۆی بوەستێ، دۆزەکە بەردەوامە و ئەگەر ئەوان بە ئاستی شەهید بوون و کاروانی شەهیدی گەیشتن، ئەوان بوونە دەلاقەیەک بۆ ئەوەی کە بەدەیان ڕۆژنامەگەری ئازاد، بەدەیان ژنی ئازاد، ئازادی خوازان، ئەوان بناسن، دۆزی کورد بناسن، ئاشتی و ئازادی بناسن. بۆیە ڕێی ئەوان ڕۆشنە، ڕووناکە، ینی وەکو ئەستێرەیەک ئەوان ینی ڕووناکی دەدەنە ئەو ڕێگایە و کەسایەتیان و ڕێهەواڵەتیان و تێگەیشتن و ئایدیایان دەبێتە فەلسەفە، دەبێتە بنەما، دەبێتە مانیفێستی هاوڕێکانیان و ئازادی خوازان بەگشتی. بەڕای من باش نییە دۆزی شەهیدانی ڕاگەیاندنی ئازاد لە شەهیدانی دیکە جیا بکرێتەوە. هەمووی شەهیدیم گەلن، هەمووی شەهیدیم خاکەن و لەلایەن خیانەتکار، لەلایەن دەوڵەتێکی فاشیست، لەلایەن عەقڵیەتێکی لە ناوبەر بە ئامانجگیراوە لە هەر قۆناغێکا بێ. شەهیدێکی ساڵی 1970 و شەهیدێکی ساڵی 2024 دوژمن یەک دوژمنە و هەڵوەستەکردن و خەبات و تێکۆشانیش بە پێی ئایدیا و بڵێن بە پێی پارادایم و تێگەیشتن ئامانجەکە نەگۆڕاوە، بەڵام ڕێباز و میکانیزم و ئامڕازی خەبات گۆڕاوە. بۆیە ئامڕازی ڕاگەیاندنی ئازاد کامێرا و قەڵەمە، ئامڕازی گەرێلایەک لەو چیانە چەکەکەیەتی، تێگەیشتنەکەیەتی، هەواڵێتیەکەیەتی لەگەڵ گەلی خۆیدا و پێشمەرگەش بە هەمان شێوە. بۆیە یەک دەبێت بنەماڵەی شەهیدان و گەلی ئێمە بزانن شەهیدی ڕاگەیاندنی ئازاد شەهیدی ئەم گەلەیە، نەک تەنیا شەهیدی چاپەمەنیە، شەهیدی دایکانە، شەهیدی گەنجانە، شەهیدی هەموو کۆمەلگەیە و جیاکرد نابێت جیا بکرێتەوە بۆ کۆی گشتی یانی و پیرۆزن. هەموو شەهیدان ئەم گەلە پیرۆزن و خاوەن دەرکەوتنیان ئەرکە بەڕاستی.
سەبارەت بەوە یانی بۆیە لەسەر ئەوەی کە ئەوان بە ئامانجگیریان و نابێت جیاوازی بکرێن هاوشێوەی ڕاگەیاندنی ئازاد مەسەلەن ئازادی خوازان شۆڕژگێڕانیش بە چەکی کیمیایی بە درۆن بە هێرشی تۆپخانە بە فڕۆکە بە ئامانجگیراون شەهید کراون ئەوانیش بە هەمان شێوە هەتا تەنانەت نمونە لە گوندەکانی بادینان کەسانێک کە بەر چەکی کیمیایی کەوتون گوندنشینێک دایکێک بەر چەکی کەوتووە چەکی کیمیایی کەوتووە لە نەخۆشخانەکانی شیلاتزێ لە نەخۆشخانەکانی ئامێدی و زاخۆ بە تەنگەنەفەسێکی بەسیت نووسراوە بە ڕوودا و بە حاڵەتێکی نەخوازراوە بە ئەوێکی تەندروستی نووسراوە لە ڕاستیدا ئەمە زۆر شت دەردەخا یعنی تەنیا شتێکی وەکو دەڵێ شتێک نییە بەسەر ئێمەدا ئاسان تێپەڕێ هەم بەسەر ڕۆژنامەگەری ئازاددا بە ئاسانی تێپەڕێ هەم بەسەر کۆمەڵگەی ئێمەدا ئەمە چاو دەکاتەوە چای مرۆڤ دەکاتەوە بۆ ئەوەی کە نەک تەنیا ڕێگە خۆشکردنێکە بۆ ئەوەی کە سیاسەتی فاشیزمی دەوڵەتان جێبەجێ بێ بەڵکو بەشێکە یان بخۆی لەناو استراتیژەکەیە مەسەلەن دەسەڵاتی باشووری کوردستان دەبێت خۆی ڕوون کاتەوە ئەو خاوەن لە خوێنی ڕۆڵەکەی دەردەکەوێت یاخود بێدەنگی لە بەرامبەر بەرژەوەندی هەلپەرستی دوژمنکارانەی دەوڵەت دەکاتەوە لە ڕاستیدا ینی ئەو تێگەیشتنە لە لای ئێمە دروست دەکات و دەبێت بنەماڵەی شەهیدان دایکانی شەهید بەم تێگەیشتنە و شەهیدانی خۆیان وەکو قوربانی نەبینن بەڕاستی شەهیدانی ئێمە قوربانی نین شەهیدانی ئێمە کەسایەتیم پەروەردەی منداڵەکەم کۆمەڵگاکەم چاوی من بۆ ژیان بۆ ئامانج هەموو ساتێک ئەوان لە بەردەمی منن هەموو ساتێک ئەوان لەناو خەیاڵ و لەناو عەقڵ و لەناو کار و ژیانی مندن بۆیە من لە دایکبوونەوەیە یعنی بە فیزیکی بەجیان هێشتین بەڵام بە کەسایەت بە معنەوی بە تێگەیشتن بە ئایدیا لەناو ئێمەدان هەر ڕۆژ لەگەڵ کار و خەباتی ئێمەدان بەردەوامی کاری ڕاگەیاندنی ئازاد بەڕاستی خاوەن دەرکەوتنە لە خوێنی ئەوان خاوەن دەرکەوتنە لە شەهیدانی چاپمانی ئازاد بەربڵاو نەبوون بەڵکو کۆکردنەوەی هێزی خۆت بەردەوامیت و جەسورانەتر بە هەمان شێوە لەسەر ئەمە ینی ئەگەر قۆناغی هەشتاکان و نەوەدەکان نەبوونایە لە ڕاستیدا گەنجانی ئێمە ئێستا یان دۆخی گەلی کورد ئێستا بە جۆرێکی تر دەبوو و ئەگەر ئەمڕۆ خاوەن لە گوڵستان و هێرۆ دەرنەکەوین بەڕاستی قۆناغی داهاتوو بۆ گەلی کورد زەحمەترە دژوارترە و ئەوانن کە قۆناغی شەڕ قۆناغی داگیرکاری دەگۆڕن بۆ قۆناغی ئاشتی بۆ قۆناغی سیاست و تێکۆشانی دیموکراتیک بۆیە ڕاستە بۆ ماڵباتی بۆ خێزانی شەهید ئەو دۆخە زەحمەتە بەڵام ینی زەحمەت نییە بۆ ئەوەی کە تۆ تێبگەی لە سیستم تێبگەی لە حیزبی کلاسیک تێبگەی لە هێزێکە وابەستەی دوژمنە وابەستەی ئەجێندای دوژمنە کە قڕکردنە کە فەلسەفەی ئەو قڕکردنە سیاسەتی ئەو لە ناوبردنە بۆیە دەبێ ماڵباتی شەهیدان بەم شێوازە خاوەن لە ڕۆڵەکانیان دەرکەوت بابەتی یاسا یان دادپەروەری جێبەجێکردنی دادپەروەری چەند لایەنەیە ئەو دادپەروەریە کۆمەڵایەتیە ئەو عەدالەتە ئیجتیماعیە ئایا لە ناو کۆمەڵگەی ئێمەدا زیندووە دادپەروەری چییە و لە ناو سیستمیشا بە هەمان شێوەی ئەوەی کە لە ناو سیستمدا کاتێک کە تۆ تاوانێکی ئەوەندە گەورە دەکەیت لە ڕاستیدا ئەمە تاوانێکی زۆر گەورەیە نەک تاوانێکی ناوخۆی تاوانێکی نێودەوڵەتیە لە ئاستی جیهانیدا چەندین یاسا هەیە بۆ پاراستنی ڕۆژنامەگەر چونکە لە پێناسی ڕۆژنامەگەردا وەکو سڤیل تۆمار دەکرێت ڕۆژنامەگەر مرۆڤێکی سڤیلە مەدەنیە بۆیە لەناو هەمووی و یاسانەدا ڕۆژنامەگەریش بەشێکە لە پاراستنی مەدەنی لە دۆخی شەڕ لە دۆخی ئاڵۆزی و دەزانی کە نزیکی 15 ساڵ بۆ 15 ساڵە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دۆخی کوردستان لە دۆخی شەڕدایە لە دۆخی کاولکاری و لە ناوبردنی مرۆڤەکانی و تێکدانی ژینگە و قەتڵوعاندایە و لە دۆخێکی وەهادا پاراستنی ڕۆژنامەگەر وەک سڤیل ئەرکی سازیەکانی ئەو ئیدارەیە ئەرکی لایەنە سیاسیەکانە ئەرکی سوپا و لایەنی ئەمنی و ئاسایشە کاتێک کە ناپارێزێ خودی سیستمەکە دەکەوێتە گومانەوە دەکەوێتە ژێر گومانەوە خودی یاساکان دەکەوێتە ژێر گومانەوە یاسا بۆ چییە؟
دادپەروەری بۆچی جێبەجێ ناکرێت لە ڕاستیدا ئەمە ینی ئەم دۆسیانە ئەم کەیسانە کەسی نێودوڵەتین و نیشانەی سەرسوورمان و پرسیار دەکەوێتە کۆی گشتی سیستمی جیهان و لە ناویشیدا سیستمی مەسەڵەن باشووری کوردستان یاسا لێرەدا یان بڵین کاتێکە ئاسمانی عێراق ئاسمانی باشووری کوردستان لە ژێر وەسایە و سایەی دەوڵەتانی ئەوروپادایە سووریا بە هەمان شێوە کە چەندین ڕۆژنامە نووس لەوێش لە کاتی قۆناغی شەڕی داعشدا لە قۆناغەکانی هەوڵی داگیرکردنی بڵێن پەڕینەوە بۆ ڕۆژهەڵاتی فورات هەموو ئەو بەکرێگیرا و گروپە چەکدارانی کە هەبوون چەتانی کە هەبوون بەدەیان ڕۆژنامە نووس بە ئامانجگیران ئەمانە یەک پاکێجن یەک وەکو دەڵێ پێناسی کەیسی ڕۆژنامە گەردەکە کاتێکە لە هەوڵی دەرخستنی دەموچاو و سیاسەتی دەوڵەتانایە هێزەکانایە ئەو گروپانەی کە هەن فەرمی بێیان نافەرمی دەوڵەت بێیان گروپێکی وەکو دەڵێ نافەرمی لە دەرەوەی سیاست و سیستمی جیهانی ینی لە ڕاستیدا جیاوازی نییە و بۆ هەردووکیان پێویستە دادپەروەری جێبەجێ بێ لە باشووری کوردستان دەبێت کەیسی گوڵستان تارۆ هێرۆ بەهادین بە دادپەروەری بکە دەبێت بکەرانی ئەو خیانەتکارەی کە دەستی تیای هەبووە ئەو هێرشکارەی کە فەرمانی ئەم تاوانەی داوە ئەوەی کە جێبەجێی کردووە ئەوەی کە کەم تەرخەم بووە لە پاراستنی ڕۆژنامەگەردا بە کۆمەلگاشەوە دەبێت لێپرسینی خۆی بکە دەبێت کۆمەلگا ڕخنەدانی خۆی بکە و دەبێت دەوڵەت عقلیەتی پشتی ئەنجامدارەکەی بە سزای خۆی بکە ئەوە دادپەروەری دێتە دی ئەوە ئەگەر بەڕاستی هەموو هەوڵی مرۆڤایەتی بۆ ئاشتیە هەموو هەوڵی مرۆڤایەتی بۆ پاراستنی کەرامەتی مرۆڤە بۆ ژیانێکی ئارام هەبوونی سەقامگیری و ئاساییشە بەڕاستی دەبێت ئەم کەیسانەی یەکلایی بکرێنەوە و تاوانبار بکەر بە سزای خۆی بگە و بنەماڵی شەهیدان لە ڕاستیدا ئاهی سەبووری یاخود وەکو دەڵێ بە ئەنجام گەیشتنی کەیسی ڕۆڵەکانیان بنەماڵی شەهیدان بەڕاستی خۆشحاڵەکە لە قۆناغی چۆن وەختی خۆی داوا ئەکرا بکەران جاش و مستەشارەکانی بکوژی پێشمەرگەکان کاتێککە سوخوریان نەکرد پێشمەرگیان شەهید دەکرد بە سزای خۆیان بگەن دایکانی شەممە و دایکانی ئاشتی لە پارچەکانی کوردستان داوای عەدالەتەکەن داوای دادپەروەری ئەکەن بۆ ئەوەی کە بکەرانی بکوژی ڕۆڵەکانیان بە سزای خۆیان بگەن بەڕاستی دەبێت ئیدی کۆمەلگەش خاوەن دەرکەوێت لەوەی کە دادپەروەری بۆ ڕۆژنامەگەری ئازاد بۆ شەهیدانی چاپمەنی ئازاد دادپەروەری بێتەکایەوە و ئەوە لە ڕاستیداگە دادپەروەری بێ نیشانەی یاخود ڕەمزی سەرکەوتنی ڕۆژنامەگەری ئازادە کە لەسەر دۆزێکی ڕاستی بۆ لەسەر حەقیقەت کاری خۆی کرد.